موچەخۆری سەر بە حیزب بزانم سیارەکەی فرۆشتووە ئاڵتوونی خێزانی فرۆشتووە بۆی کە بژێ خۆی دابنکە بەڵام ناوێرە بێت ئێرە دوای تێپەڕبوونی 76 ڕۆژ بەسەر دابەژنەکردنی موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا موچە لە بەغاوە دێ لە بەرامبەر ئەوەی کە هەرێم داهاتەکان ڕادەستکە ئەمە بۆ هۆی شێواندنی دۆخی موچەخۆران و هەندی حاڵەتی کۆتاییانان بە ژیان ڕوویدا لە پەنجعەلی و لە خورمات و دوو پێشمەکە کۆتاییان بە ژیانی خۆیانێنە لە شوێرا هەوڵێکە بۆ کۆتاییانان بە ژیان بەڵام بە سوپاس بە پۆلیسی کەرکووک ژیانی ڕزگار کرد بۆیە دەستەی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی خوێندنی کوردی کە نوێنەرایەتی 7000 موچەخۆری پەروەردە و 3000 موچەخۆری فەرمانگەکانی ترەکە لە شاری کەرکووک لە سنووری کەرکووکە 10000 موچەخۆری هەرێمی کوردستانمانەیە بە هەموو ناوچە جێناکۆکان 13000 موچەخۆرین بۆیە بڕیارماندا کە خێوەتی مانگرتن لە پێناو ژیان لە بەردەم نووسنگەی پەرلەمانی عێراق هەڵبدەین وەکو دەستگایەکی شێرعی و یاسادانانی حکوومەتی عێراق لە بەرەوەی دەستگایەکی کەی عێراق لێرە نییە پێشتر پارێزگارمان تاقی کردەوە دوای ئەوەی بەڵێنی دا و واژوماکۆ کردەوە بەڵام واژەکان بێ سەر و شوێن بوون پارێزگار لە بەڵێنەکانی خۆی پەشیمان بووەوە بۆیە بە ناچاریاتی نێرە یاداشتێکمان ئێستا یاداشتەکە ئاراستەی سەرۆکاتەکانی عێراق و هەرێمی کوردستانی شەکەین بۆی فریای دۆخەکە بکەون دۆخی موچەخۆران لەوە زیاتر نەشێوێ لە چاوەڕێی شاندات و شاند چوون نەکەن ژمارەی مامۆستایان و فەرمانبەرانی دیکە لە کۆگری نزیکەی 16000 فەرمانبەرە بەڵام وەک دەمی لەژێر خێمەکە نزیکەی 15 کەس دەبێت کە بە پەنجەی دەست دەشبێریە هۆکار چییەوە ئەو ڕێژەکەمە بەشدارە لەگەڵتان زۆر ڕاستە موچەخۆرانی خوێندنی کۆدی لە کەرکووک 7000 موچەخۆرین 3000 موچەخۆری فەرمانگەکانی کەشمانەیە بەڵام بەداخەوە موچەخۆرانی سەر بە حیزب ئەوانەی کە حزب ئاراستیانەکە ناوێرن ئەگەر حزبیش پیانە بەڵام خۆیان بوێری ناکەن بێن داکۆکی لە مافەکانی خۆیان کرد موچەخۆری سەر بە حیزب بزانم سیارەکەی فرۆشتووە ئاڵتوونی خێزانی فرۆشتووە بۆی کە بژێ خۆی دابنکە بەڵام ناوێرە بێت ئێرە لەبەرەوەی ئاگادارکەوێتەوە نزیکی خێوەتەکە لەبن ئەو خێوەتە بەداخەوە ئەوانە خێوەتەکە بە دژی ئاسایشی نیشتیمانی لە خەڵم بەڵام ئێمە لە یارداشتەکەشماندا داکۆکیمان لە هەرێمی کوردستان کردووە داکۆکیمان لە موچەخۆرانی هەرێمی کوردستان کردووە هیچ خاڵێکی سوورمان نەبەزانەوە نا ئەمان بە شێوەیەکی ڕسمی با بڵێن ئاگداری ئەمەیان نەکردێتەوە من خۆم لە با بڵێن سوتفە لە فەیسبووک و لە سۆشیال میدیایە بینیم ئەو کاتە زانیم خۆم پەیوەندی بە مۆزەفەکانم وت بیان دۆزنە بزان چێنە سۆشیال میدیا ڕقم مشتەکانمان دەکردو قسەمان کردووە لەگەڵیانە ئەم مۆزوعات چیە و چۆنە و چۆن نییە ئەجنا بە ڕسمی پێیانان نەوتین حتا ئەوە تا خۆشتان بینیتان لەگەڵ جیهات ئەمریکانیشا ئەو کێشەیانەیە کە موافقەیان نییە بۆیە ئەیانوێر خێمەکەیان پێلادەن ئێمە وەکو نووسنگەی پەرلەمان لە خزمەتی هەموو لایەکان و نووسنگەی هەموو کەسێکە هەر زۆر حاڵەتی تریشەیە تەداخڵمان تیا کردو ڕۆیشتن بەرەو پێری دەنگی خەڵکەوە یعنی شتێکی زۆر احتیاجە ئێستاش هەر پێشوازیمان لیان کردو هەر لەگەڵی شانە خەریکە بین ئەو بەیاننامەشیان داوە پێمان نووسراوی ڕسمی بەرزیەکەینەوە بۆ هەموو ئەندام پەرلەمانەکانی کەرکووک و هەروەها بۆ ناو پەرلەمانیش بۆ لجنەی مختص بەرزیەکەین